ڕێکەوتی یەکی خاکەلێوەی ساڵی 1350 هەتاوی پێشمەرگەکانی کۆمەڵە لە ناو شاری مەریوان لەگەڵ هێزەکانی کۆماری ئیسلامی تووشی شەڕێکی قورەساتن. لە جەریانی ئەم شەڕەدا پێشمەرگەیەکی فداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ مەحموود سولەیمانی جیهانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ مەحموود سولەیمانی ساڵی 1332 تاوی لە ئاوایی تووەرمەڵە سەر بە ناوچەی سنە لەدایک بوو. چەند جار لەلایەن ساواکەوە دەستگیر کرا. پاش ڕاپەڕینی ساڵی 1357 تاوی پەیوەندی بە یەکێتی جوتیارانی شاری مەریوانەوە گرت و بەم جۆرە لە ڕیزی پێشمەرگەکانی کۆمەڵەدا درێژەی بە چالاکی خۆیدا. ڕێکەوتی یەکی خاکەلێوەی ساڵی 1362 هەتاوی پێشمەرگەکانی کۆمەڵە لای هێزی پێشڕە و بۆ بەڕێوەبردنی ئەمەلیاتێک هێرشیان کردە سەر پایەگەی کولان لە ئاوایی ئاختەتەر سەر بە ناوچەی بۆکان. لەم ئەمەلیاتەدا پێشمەرگەکانی کۆمەڵە زەبرێکی قورسیان لە هێزەکانی کۆماری ئیسلامی وەشاند. تەنانەت هێزی یارمەتیدەری ڕژیمیش کە لە شارەکانی دەور و بەرەوە ڕژابوونە ناوچەکە تووشی شکستێکی قورساتن. بەداخەوە لە جەریانی ئەم شەڕەدا 6 پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ محەممەد ئیلخانی زادە، هاوڕێ عەلی ڕەحمانی، هاوڕێ عەلی خودایار، هاوڕێ عەلی جیهانی، هاوڕێ ئەنوەر پارسا و هاوڕێ جەعفەر ڕەزازادە جیهانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ محەممەد ئیلخانی زادە ساڵی 1341 تاوی لە شاری بۆکان لەدایک بوو. ساڵی 1359 تاوی وەک هەڵسوڕاوێکی تەشکیلاتی کۆمەڵە درێژەی بە خەباتدا و پاشان هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ محەممەد فەرماندەی پەلی شەید سەعید لە هێزی پێشڕە و ئەندامی کۆمەڵە بوو. هاوڕێ ئەنوەر پارسا ساڵی 1347 تاوی لە شاری بۆکان لەدایک بوو. پاش کۆنگرەی دوی کۆمەڵە پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و درێژەی بە هەڵسوڕانی سیاسی لە بەشی نهێنیدا و پاشان شناساییکرانی لەلایەن ڕژیمەوە هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. دوایین ئەرکی تەشکیلاتی هاوڕێ ئەنوەر بەرپرسی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. هاوڕێ جەعفەر ڕەزازادە ساڵی 1343 تاوی لە ئاوایی حەمامیان سەر بە ناوچەی بۆکان لەدایک بوو. پاش ڕووخانی ڕژیمی پەهلەوی لە جەمعیەتی دیموکراتیکی شاری بۆکان وەک هەڵسوڕاوێکی کۆمەڵە درێژەی بە خەباتدا و هاوینی ساڵی 1361 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ عەلی جیهانی ناسراو بە عەلی نارنجەک ساڵی 1341 تاوی لە شاری سەقەز لەدایک بوو. ساڵی 1357 تاوی دەستی دایە کاری سیاسی و پاش ئەوەی کە شاری سەقەز کەوتە دەست هێزی پێشمەرگە هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ عەلی ڕەحمانی لە بنەماڵەیەکی زەحمەتکێشی ئاوایی جەمۆغا سەر بە ناوچەی بۆکان لەدایک بوو. هاوڕێ عەلی خودایار ناسراو بە ئاکۆ لە بنەماڵەیەکی زەحمەتکێشی ناوچەی چۆمی مەجیدخان لەدایک بوو. ساڵی 1360 تاوی پەیوەست بوو بە هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ عەلی نمونەی پێشمەرگەیەکی شۆڕژگێڕ و ماندووی نەناسی کۆمەڵە بوو
کە لە پێناوی ڕزگاری چەوساوان و بێبەشاندا لە مەرگ سڵی نەدەکرد. ڕێکەوتی یەکی خاکەلێوەی ساڵی 1363 هەتاوی پێشمەرگەکانی کۆمەڵە لە هێزی 26 سەقز لە سەر جادەی سەقزبانە لەگەڵ ستونێک لە هێزەکانی کۆماری ئیسلامی تووشی شەڕێکی قورساتن و زەبرێکی قورسیان لە هێزەکانی کۆماری ئیسلامی وەشاند. هێزی شکست خواردووی کۆماری ئیسلامی تەنانەت دوای کۆکردنەوەی هێزێکی زۆر لە دەوروبەر نەیتوانی ورەی پێشمەرگەکانی کۆمەڵە دابەزێن و تەنانەت لە بەرزایەکانی ئاوایی سیایر تووشی شکستێکی تر هاتن و ناچار پاشەکشیان کرد. حەماسەی نەورۆزی ساڵی 1363 تاوی بە خوێنی پێشمەرگەیەکی فداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ بێهروز عەجەمی لە مێژووی خەباتی کوردستانی ڕۆژهەڵات تۆمار کرا. هاوڕێ بێهروز عەجەمی ساڵی 1343 تاوی لە شاری سەقز لەدایک بوو. ساڵی 1360 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ بێهروز ساڵی 1360 تاوی بەهۆی تەقینەوەیەک بریندار بوو. ساڵی 1362 تاوی لە مەعموریەتێکی تەشکیلاتی جێگری دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵەی پێسپێردرا. ڕێکەوتی یەکی خاکەلێوەی ساڵی 1364 هەتاوی لە جەریانی شەڕی ناوخۆیی لە کوردستانی ڕۆژهەڵات لە بەشی جنوب سێ پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ یەدوڵڵا محەممەدی و هاوڕێ ئێقباڵ کازمی و هاوڕێ ئەمیر ئەزغەرنژاد گیاونی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ ئێقباڵ کازمی ساڵی 1343 تاوی لە شاری سنا لەدایک بوو. ساڵی 1361 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ ئێقباڵ ئەندامی کۆمەڵە و فەرماندەی واحدی شناسایی بوو. هاوڕێ ئەمیر ئەزغەرنژاد ناسراو بە هومایون ساڵی 1341 تاوی لە شاری لەنگرود لەدایک بوو. ساڵی 1362 تاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ ئەمیر ئەندامی کۆمەڵە بوو. هاوڕێ یەدوڵڵا محەممەدی ناسراو بە یەدەی نەوەڕە ساڵی 1344 هەتاوی لە ئاوایی نەوەڕە سەر بە ناوچەی سنا لەدایک بوو. ساڵی 1360 تاوی پەیوەست بوو بە هێزی پێشمەرگەی کۆمەڵە. ڕێکەوتی دوی خاکەلێوەی ساڵی 1362 هەتاوی پەلێک لە پێشمەرگەکانی کۆمەڵە لە گوردانی کاوە بە فەرماندەیی شەهید قادر بەهرامی کە لە شەڕی سەرکەوتوانەی ئاوایی کەوڵە دەگەڕانەوە لە نیزیگ ئاوایی یەنگێرخسەر بە ناوچەی دیواندەرا لەگەڵ هێزەکانی ڕژیم تووشی شەڕێکی قورس هاتن. لەم شەڕەدا هێزەکانی ڕژیم سەر لە نوێ تووشی زیان و زەرەرێکی قورس هاتن و دەیان کەسیشیان لێکوژرا. ڕێکەوتی دوی خاکەلێوەی ساڵی 1362 هەتاوی لە شەڕێکی دلێرانە لە سێڕای بیجار پێشمەرگە قارەمانەکانی کۆمەڵە زەبرێکی قورسیان لە هێزەکانی کۆماری ئیسلامی وەشاند. لە کامی ئەم شەڕەدا دوو پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بەناوەکانی
هاوڕێ ساڵح ئیسماعیلی و هاوڕێ یەدوڵڵا کانیچای و هەروەها هاوڕێ خەلیل سەعیدی لایەنگری تێکۆشەری کۆمەڵە گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ یەدوڵڵا کانیچای لە ئاوایی کانیچای سەر بە ناوچەی دیواندەرە لەدایک بوو. کۆتاییەکانی ساڵی 1361 هەتاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ ساڵح ئیسماعیلی ساڵی 1344 هەتاوی لە ئاوایی گۆمەیی سەر بە ناوچەی دیواندەرە لەدایک بوو. دوای ڕاپەڕین پەیوەندی بە جەمعیەتی دیفاع لە زەحمەتکێشان و مافی گەلی کورد لە دیواندەرەوە گرت. پاش ماوەیەک لەگەڵ کۆمەڵە ئاشنا بوو پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و درێژەی بە هەڵسوڕانی سیاسی خۆیدا تا هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ خەلیل سەعیدی خەڵکی شاری دیواندەرە بوو. ڕێکەوتی سێ خاکەلێوەی ساڵی 1361 هەتاوی هێزەکانی کۆماری ئیسلامی هێرشیان کردە سەر ئاوایی چرۆسانە سەر بە ناوچەی بێڵەواری کامیاران. ئەم هێرشە هێزەکانی کۆماری ئیسلامی بووە هۆی دەستپێکردنی شەڕێکی قورس لەم ناوچەیە. پێشمەرگەکانی کۆمەڵە بۆ بەرگری لەم هێرشە بەرەنگاری هێزی دوژمن بوون و ئەم هێزە دوای شکستێکی قورس لە بەرزایەکانی چرۆسانە و زێویە پاشەکشەی کرد. ڕێکەوتی سێ خاکەلێوەی ساڵی 1364 هەتاوی پێشمەرگەکانی کۆمەڵە لە گوردانی 22 ورمێ بەرەنگاری هێرشی بەربڵاوی هێزەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر چەند ئاوایی لە بەشی شپێران و شینەتاڵ لە نزیک شاری سەڵماز بوون. لەم شەڕە قارەمانانەیەدا کە 11 سەعاتی خایاند هێزەکانی کۆماری ئیسلامی تووشی شکستێکی سەخت هاتن و پێشمەرگەکانی کۆمەڵە بە سڵامەت گەڕانەوە شوێنی خۆیان. ڕێکەوتی پێنجی خاکەلێوەی ساڵی 1362 هەتاوی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە لە ئاوایی قومقەڵە لە بەشی شاروێرانی ناوچەی مەهاباد لەگەڵ بەکرێ گیراوانی کۆماری ئیسلامی تووشی شەڕێکی قورس هاتن. لە جەریانی ئەم شەڕەدا هاوڕێ سولەیمان خۆشنیەت پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ سولەیمان خۆشنیەت ناسراو بە سولەیمان جەو حەسەن ساڵی 1335 هەتاوی لە ئاوایی گردەگڕوێ سەر بە ناوچەی شاروێرانی مەهاباد لەدایک بوو. پێش ڕاپەڕین لەگەڵ هاوڕێیانی کۆمەڵە ئاشنایی پەیدا کرد و ساڵی 1358 هەتاوی ڕەسمەن بوو بە پێشمەرگەی کۆمەڵە. ڕێکەوتی پێنجی خاکەلێوەی ساڵی 1364 هەتاوی لە جەریانی شەڕێکی ناوخۆیی لە ئاوایی باغی شێخان لە گەورکایەتی تورجان پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ محەممەد پوپەک ناسراو بە حەمەی حاجی گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ محەممەد پوپەک ناسراو بە حەمەی حاجی
ساڵی 1341 تاوی لە ئاوایی دێبۆکر سەر بە ناوچەی مەنگوڕایەتی مەهاباد لە بنەماڵەیەکی زەحمەتکێش لەدایک بوو. زستانی ساڵی 1358 تاوی ڕووی کردە پێشمەرگایەتی و 6 ساڵ پێشمەرگەی دڵسۆز و فیداکاری کۆمەڵە بوو. ئەرکە حیزبیەکانی هاوڕێ محەممەد لە فەرماندەهی دەستەوە تا فەرماندەهی پەل و گوردان بوو. ڕێکەوتی شەشی خاکەلێەوەی ساڵی 1359 هەتاوی هێزەکانی کۆماری ئیسلامی و بەکرێ گیراوان هێرشیان کردە سەر ئاوایی قەڵاتان سەر بە ناوچەی شنۆ و دەستیاندایە قەتڵ و عامی خەڵکی بێتاوانی ئەم ئاواییە و دەیان کەسیان لەم خەڵکە بە زەبری چەکی گەرم و سارد قەتڵ و عام کرد. لەم هێرشەدا هاوڕێ محەممەد ئەمین عەباسی پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ محەممەد ئەمین عەباسی ڕێکەوتی شەشی خاکەلێەوەی ساڵی 1385 هەتاوی هاوڕێ سەعید محەممەدی ناسراو بە وەستا سەعیدی حاجی غەفور پێشمەرگەی دێرین و هەڵسوڕاوی تەشکیلات نهێنی کۆمەڵە لە نەخۆشخانەی ورمێ ماڵاوایی لە ژیان کرد. هاوڕێ سەعید محەممەدی پاش ڕاپەڕینی ساڵی 1357 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. لە زۆربەی شەڕەکانی ناوچەی موکریان چالاکانە بەشداری کرد. هاوڕێ سەعید ئەندامی کۆمەڵە و لە کاتی کاری پێشمەرگانەدا فەرماندەی نیزامی پەلێک لە پێشمەرگەکانی کۆمەڵە لە گوردانی سیویەکی بۆکان بوو. ڕێکەوتی حوتی خاکەلێەوەی ساڵی 1362 هەتاوی پێشمەرگەکانی کۆمەڵە لە ناوچەی سنە لە ئاوایی کەڵاتێ و ئەوێ هەنگ لەگەڵ هێزەکانی کۆماری ئیسلامی تووشی شەڕێکی قورساتن. لە درێژەی ئەم شەڕەدا لە ئاوایی گەزانە وشکە سەر بە ناوچەی سنە پێشمەرگەکانی کۆمەڵە زەبرێکی قورسیان لە هێزەکانی کۆماری ئیسلامی وەشاند. لە جەریانی ئەم شەڕە سێ پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ مەنوچێر جەواهری و هاوڕێ مەنسوور حەیدەری و هاوڕێ سەلاح مفاخری گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ مەنوچێر جەواهری ناسراو بە شوان کرماشانی ساڵی 1337 تاوی لە گەڕەکی جەوان شێری کرماشان لەدایک بوو. دوای ئاشکرابوونی چالاکی کۆمەڵە خەباتی خۆی بە کۆمەڵەوە گرێدا. هاوڕێ مەنوچێر بەرپرسی سیاسی و نیزامی واحدێکی هێزی پێشمەرگەی کۆمەڵە بوو. هاوڕێ سەلاح مفاخری ساڵی 1343 تاوی لە شاری سناو لەدایک بوو. پاش داگیرکرانی شاری سەقز لەلایەن ڕژیمی کۆماری ئیسلامیەوە هاوڕێ سەلاح لەگەڵ تەشکیلاتی نهێنی کۆمەڵە پەیوەندی گرت و دوای ئەوەی کە براکەی لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامی دەستگیر کرا هاوڕێ سەلاحیش لە شار هاتە دەر و هاتە ناو ڕیزی پێشمەرگەکانی کۆمەڵەوە. هاوڕێ مەنسوور حەیدەری ناسراو بە مەنسوور پاوەیی
لە شاری پاوە لەدایک بوو. هاوڕێ مەنسوور لەگەڵ چەند کەس لە هاوڕێیانی جەمعیەتی دیفاع لە مافی گەلی کوردیان پێکێنا. دوای هێرشی 28 گەلاوێژی ساڵی 1358 تاوی و داگیرکردنی شاری پاوە، هاوڕێ مەنسوور هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ مەنسوور بەرەندامی کۆمەڵە و بەرپرسی سیاسی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو.